باشە دکتۆر مەبەستمە بزانە جدی زۆر کات ئێوە ینی بۆ نمونەوەکو پزیشکان ئاماژە بۆەکەن کە ئەم ڤایرۆسانە بە تایبەت کۆڤید-19 ئەم ڤایرۆسە تازەیە وەک خۆت ئاماژەی پێگەی ئەمە نۆڤڵە ئەم ڤایرۆسانەی کە بڵاو ئەبنەوە بە تایبەت ئەمە ئەو کەسانە زیاتر کوشندەیە بۆ ئەو کەسانەی کە زیاتر تەمەنیان زۆرە یاخود بڵین نەخۆشی درێژخایەنیان هەیە هەندێک لەو کەسانی کە باوەڕیان بە بیردۆزی پلانجێڕی هەیە پلانجێڕی هەیە ئاماژە بۆەکەن باشە ئەگەر بۆ ئەوانە بۆ ئێمە بە گشتی خۆمان کەرەنتینە بکەین یعنی بۆچی ئەبێ گەنجێکی وەکو من خۆی کەرەنتینە بکا لە کاتێکا مەترسی کوشتنی لەسەر ئەو کەسەیە کە نەخۆشی درێژخایەنی هەیە یاخود بڵین تەمەنی زۆرە. بەڵێ کاکێبار ئەم کەسانەی ئەو قسانە دەکەن حەقیانە کە ئەو هەموو زەخمە ئیعلامیەی لەسەر ڤایرۆسی کۆرۆنا هەیە بە تایبەتی سەگەجان پێویست ناکە شتەکان زیادە بەدەرە من لەگەڵیانم بەڵام ئەوە بزانین کە ڤایرۆسی کۆرۆنا هیچکە و گەورە و سپی و ڕەش و کورد و عەرەب و ئینگلیزی و ئەم شتانە ناناسێ ڤایرۆسەکە کە چووە ناو لەشتەوە استغلالی ضعفی مناعەت دەکا لەبەرەوە التهابێکی زۆر لە ناو سیەکان دروست دەکا و شتەکانی ڕاستە ئەوەی کۆرۆناوانەی کە کراوە ئەوانەی کە پیرن زیاتر مەترسیەوەیان لێ دەکرێت کە داخل بکرێت لە خستەخانە و زیاتر بمرن بەم ڤایرۆسە ئەوانش کە نەخۆشی درێژخایەنیان هەیە ئەوانش کە جیهازی مەناعەیان تەواو نییە هەندێک نەخۆش هەیە پێی دەڵێن ئۆتۆئیمیون کۆندیشنز یعنی ئەوانە کە جیهازی مەناعەی خۆیان خەلەلێکی تێدایە کەەوە تووشی هەندێک نەخۆشی دەکا وەکو ڕۆماتیزم و شەکرەی جۆریەک و وەکو التهابی قۆڵۆن و ئەم جۆرە نەخۆشیانە بەڵام بۆ گەنجانیش بە شێوەیەکی گشتی ڕاست دەکەیت ئەم ڤایرۆسە تووشیان دەبێت و وەزعیشیان زۆر تێک دەدا و زۆر گەنجیش داخل دەبێت لە خستەخانەکان و ئەوە بزانین کە ئەم ڤایرۆسە تەنها پیر ناکوژێ دوێنێ لە بەریتانیا گەنجترین نەخۆش وەفاتی کرد تەمەنی 13 ساڵ کە هەرزەکارە ڕێژەی مردن لە گەنجان بە شێوەیەکی گشتی کەمترە لە ڕێژەی مردن لە ئیران تا چەند تەمەنت زیاتر بی لە 50 بەسەرەوە زیاتر دەکا لە 10 ساڵی تا 50 ساڵی ئێستش لێکۆڵینەوەکانی دنیا لە ئیتالیا و لە سین و ئەوانەی کە لە بریتانیا ئێستاکراون دەلالت لەوە دەکەن کە گەنجیش هەر مەترسی ئەوەی هەیە کە بمرێ بەم ڤایرۆسە بەبێ ئەوەی هیچ نەخۆشیی مناعی هەبێ بەبێ ئەوەی هیچ نەخۆشیی درێژخایەنی هەبێ ئێستا ئەو گەنجانی مردوونە لە بریتانیا ڕووکوتم گەنجترینیان 13 ساڵان بووە هەرزەکار بووە 18 ساڵانیشمان هەبووە 21 و سیەکانیشمان هەبووە لە خستەخانەکەی ئێمە چەند کەسێکی تەمەن بینی 30 بۆ 40 داخل کراون لە بەشی چاودێری چڕ کە وەزعیان زۆر باش نییە لەبەرەوە واناڵێک کە گەنج توش نابێ و نامرێ بەڵام نسبەی وەفات نسبەی مردن لە ڕێژەی مردن لەو گەنجانە کەمترە وەک لە پیران لە بینی 10 ساڵ بۆ 50 ساڵ 0.2 لە سەدا کەواتە لە 500 گەنج احتیمالە یەک گەنج بمرێ باشە بەڵام ئێمە نازانین ڕێژەی مردووان لەو گەنجانە چەندن لەبەرەوەی زۆر گەنج توش بوونە کە من خۆم ئاگام لێیە و زۆربەیان شکر بخوا لە ماڵەوە دەمینەوە و نەخۆشیەکە بەسەریاندا تێدەپەڕی و ئەگەر نەشیان کوژی بە قوربانی مردنیان دەکات نەخۆشیەکە شتێکی خراپە بەڵام ئەومان ئاگا لێبی کە ئەو نەخۆشیە هەر وەک چۆن پیر دەکوژێ بەڵام بە ڕێژەیەکی کەمتر گەنجیش دەکوژێ واتە وڵا مەبەستمە بزانم یعنی ئێستا ئەگەر خەڵکانێک کە توش ئەبن لە بەریتانیا زۆرێکیان لە ماڵەوە ئەمێننەوە نایەن بۆ نەخۆشخانەکان 180 ئەو نەخۆشانەی کەوا توش دەبن بە نەخۆشی کۆرۆنا بە تایبەتی لە گەنجان 180 لە ماڵەوە دەمێننەوە 120یان دێن بۆ خستەخانە لەو 120 نیوەیان کەواتە بۆچی یعنی نایەن بۆ خستەخانە پێویست ناکە بێن بۆ خستەخانە چونکە بریتانیا یەک لە وڵاتانەیە کە تستی بۆ ناکە خەڵکانیشی زۆر پرسیار دەکات ئەبێ کۆرۆنام بێ ئەبێ کۆرۆنام نەبێ تۆزە قورگم بێشێ تام لێیە ئەوەم لێیە هەندێک لە نیشانەکانی نەخۆشیان هەیە ئەڵێم کاکە گیان ئێستا زستانیشە لێرە هێشتا هەر سادە لە بریتانیا دەکرێ ئەمە ئینفلۆنزا بێ دەکرێ بەس هەڵامەتێکی ئاسایی بێ بەڵام لەبەر ئەوەی وەرزەکەی وەرزی کۆرۆنای ئەڵین تۆ کۆرۆنادا ئیتر ئەو کاتە کابرا بەڕاستی لە ترسانە چۆکی دەشتێ ئەڵێ دکتۆر گیان کۆرۆنامە چی بکەم کاکە گیان تێست ناکرێ و ئەگەر نیشانەکانی خەفیفەوە ئەگەر تۆزێک توندیش بێ بە شەرتێکەوە هەناسە سوار نەبێت چونکە تاقە سەبەب بۆ ئێمە و کەسانی داخل دەکەن لە خستەخانە گەنجەکانیش ئەوانن کە نەفەسیان
تەواو نییە کە تەنگە نەفەسن ئەوەش دەلار لەوە دەکا کە احتیمالی زۆر هەیە نسبەی ئۆکسیجینە ناتبێتە خوارەوە لەبەرەوە زۆر کەس تەلەفۆن دەکا بۆ نەک بۆ من بۆ خەستەخانەکانیش بۆ ئەو ژمارانەی کە وەزارەتی تەندروستی بریتانیا ئامادەی کردووە بۆ هەندێ ئامۆژگاری تەندروستی پێیان دەڵێن کاکەجە لە ماڵە بمێنەوە هەر وەکو نەخۆشی ڤایرۆسی تر هەفتەیەک 2 هەفتە بەسەر تا تێدەپەڕێت و زۆربەی لێکۆڵینەکانیش با ئاماژە دەکات 120یان دێن بۆ خستەخانە ئەوانەی کە نسبەی ئۆکسیجینیان دێتە خوارەوە تەنانەت گەنج هەبووە وای زانی بە زۆر تەنگە نەفەسە بەڵام خۆمان دەزانین باسمان کرد ئەوەیە قەلقەیەکی زۆر دروست دەکات ئەمانش قەلقیش هەر تەنگە نەفەس دەکات دێن بۆ خستەخانە چێکی نسبەی ئۆکسیجینیان دەکەن کە دەزانن باشە تەخریجیان دەکەن دەڵێن کاکە بڕۆ ماڵەوە ئەوانە داخل دەکرێن کە ئیلتیهابێکی زۆر لە سینگیان هەیە و زۆر بەشیان ئەوانە لە تەمەنی 50 ساڵ بەسەرەوەن گەنجەکان کەم تاک داخل دەکرێن ئاگام لێیە بەڵام زۆربیان لە ماڵەوە نەخۆشیەکە بەڕێ دەکەن ئەوانش کە داخل دەکرێن 120ەکە ببورە سەتادەیان لە قاوچەکانی باتنی ئێمە ئەسسمەتی خۆیان بۆیان دەکەین و داخلیان دەکەین متابعیان دەکەین ڕۆژێک 2 ڕۆژ 3 ڕۆژ تەخریجیان دەکەین کە بزانین نسبەی ئۆکسیجینیان چا دەبێتەوە یا خود مستەخیرە وەزعیان تەخریجیان دەکەین بەشێکی کەمیان ئەچن بۆ چاودێری چڕ 105